لە کابینەی نۆیەمی حکومەتی مابەسەرچووی هەرێم کە ناوی لە خۆی نابوو کابینەی چاکسازی قەرزەکانی هەرێم بە شێوەیەکی بەرچاو ڕووی لە هەڵکشان کرد. پێش دەست بەکاربوونی ئەم کابینەیە قەرزەکان زیاتر لە 28 ملیار و 476 میلیۆن دلار بوو. بەڵام تا ئاداری 2023 کۆی گشتی قەرزەکان گەیشتە 36 میلیارد دلار. ئایا هەرێمی کوردستان قەرزی وەرگرتووە؟ نەخێر. بۆیە بەشێکی ئەوەی کە هۆکاری دروستبوونی ئەم قەرز و پابەندیە داراییانە چییە؟ ئەگەڕێتەوە بۆ هەبوونی ئەو عیجزەی کە هەیە لە نێوان داهات و خەرجەکان. هەرێمی کوردستان کە نەیتوانیوە قەرزی سیادی وەربگرێت پەرای بردووە بۆ وەرگرتنی پارەی پێشەکی نەوتی هەرێمی کوردستان کە فرۆشراوە لە مقابلی ئەوە پارەی پێشەکی وەرگیراوە. طبعاً ئەمە وای کردووە کە سعرەکەش بە زۆرێک لە جۆرەکان سعرەکەی فەرقی هەبێ لەگەڵ سعری سۆمۆ. بەپێی قسەی جێگری سەرۆکوەزیرانی ماوەسەرچووی هەرێم 1 میلیارد دلار لە تورکیا قەرزکراوە لەگەڵ بڕێک پارەی دیکە. دۆسیە قەرزەکان ناڕوونن، بە تایبەت قەرزە دەرەکیەکان کە نازاندرێت بۆچی و خراونەتە بریچی. هەرچی قەرزی موچەخۆرانیشە چەندین جار بەرپرسانی هەرێم خۆیان لە برپرسیارەتی بەشێکی زۆری دزیوەتەوە و ئۆباڵەکەیان خستۆتە ئەستۆی حکومەتی فیدراڵ. بەڕێزێک باسیەوەیکی کە 5 میلیارد دلار لە تورکیا قەرز کراوە ئەو ڕقەمە دروست نییە، زۆر کەمترە لەوە، ملیارێک و 120 کە وەکو کاش قەرز کراوە لە تورکیاوە. ئەو بڕیتر کە ئیلتیزامێکی داراییە لەسەر هەرێمی کوردستان بۆ بەکارهێنانی بۆریەکەی تورکیا و کۆمپانیاکانی کە خزمەتگوزاری ئەگەێنن لە مینەی جەیهان. تاکو ئێستا ئەوەی کە هەیە ئەو پارەی قەرزە ئەوانە دیارن کە بریتە لە پارەی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بڕدراوە. ئیتر ئەوانی تری هەتا کوێسا لە بەرەوەی ساڵانەی یاسای بورجە نەبووە نازانرێ لەکوێوە قەرز کراوە و بۆچیش سەرف کراوە. ئەنیترەوە ئەکەوێتە سەرشانی دوایی خەڵک باجەکەیەدا، بەڵام ئێمە گرنگەوەی ئێمە بزانین جارێ خەڵک بە دوای ئەوا بچێت، یعنی یاسای بورجەکە نەهاو بۆچی نەهاو. پرسیار لە پەرلەمانتاری پێشوو دەکەین ئەوانی خۆیان لە نێو دانیشتەکەدا بوون کاتێک سەرۆکی حکومەتی ماوەبەسەرچوو جێگرەکەی خەریکی پاساوهێنانەوە بوون بۆ قەرزەکان کە لە ساڵی 2020 لە دانیشتێکی پەرلەمان باسییان کرد. بەڵام پەرلەمانتارانیش سەریان سوڕما و نازانن ئەم قەرزە کەڵەکە بووە لەکوێوە هاتووە و بۆچی بەکارهێنراوە. بەپێی راپۆرتی ئەنجومەنی وەزیران کە ناردی بۆ پەرلەمانی کوردستان لە کابینەی پێشووی حکومەتی هەرێمی کوردستانە 28 میلیارد دلار بە ناوی قەرزەوە تۆمار کراوە، بەس لە ڕاستیە خۆی ئەوە قەرز نییە، لەبەرەوەی کە زیاتر لە 13 میلیارد دلاری پاشەکەوتی موچەیە کە ئەوە بە نایاسایی زەوتیان کردووە لە فەرمانبەران. هەروەها 3 میلیارد دلاری تقریباً هی بەڵندەرەکانە کە ئەویش هەر بە نایاسایی دەستیان برد بۆ حسابی بانقی بەڵندەرەکان کە ئەوان زیاتر لە 3000 بەڵندەریان ئیفلاسی کردووە. بۆیە هەمی قەرز نییە. ئەوەی کە قەرزە نزیکەی 2 میلیارد دلاری تورکیایە لەگەڵ ملیارێک دلاری کۆمپانیا نەوتیەکان کە ئەوە بە نەوت بدرێتەوە بەپێی دو ئەتیفاقیان. لە کابینەی نۆیەمی حکومەتی هەرێمی کوردستانە ئەمە بەرز بووە بۆ 32 میلیارد دینار، نەگوەکو قەرز وەکو کاری نایاسایی، وەکو دەستبردنی نایاسایی بۆ حساباتی بانقی بۆ پاشەکەوتی موچە ئەوانەوە قەرز. گەلی کورد لەوەتەی هەیە داگیرکار دەیچەوسێنێتەوە، سێدەیەشە دەسەڵاتە کوردیەکەی خۆی لە بری خۆشگوزەرانی لە سای نەوت و داهاتی ناوخۆ قەرزێکی قەبە و بێموچەیی و باج و ڕسومات و بێکاری و نادادی و گەندەڵی داوە بەشانی داو. ئەمەشیان ناویان لێناوە کابینەی چاکسازی. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.